ئێرە رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە رادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەم. پزیشکانی سری سوریا ئۆندەر ئەندامیشاندی مراڵی دەم پارتی و جێگیری سەرۆکی پەرلەمانی تورکیا لە نەخۆشخانەی فلۆرەنس نایتینگێل سەبارەت بە دۆخی تەندروستی ئۆندەر ڕایانگەیان نەخۆشەکەمان لە بەشی چاودێری چڕدایە و دوای 6 ڕۆژ هێشتا مەترسیەکان لەسەر ژیانی بەردەوامە، مەترسیەکان زۆرن و چارەسەرکردنیش بەردەوامە. پزیشکەکان دەشڵێن ئەوە جێگەی دڵخۆشیە لای ڕاستی دڵی نەخۆشەکەمان جوڵەی بۆ گەڕاوەتەوە کا پێشتر بە تەواوەتی لە کار کەوتبوو بە یارمەتی ئامێری جوڵەی دڵ چارەسەریەکان بەردەوامە. کۆمیتەی ڕێگریکردن لە ئەشکەنجە و مامەڵەکردنی نامرۆڤانەی ئەوروپا CPT لە نێوان 7 بۆ 11 نیسان سەردانی هەندێک لە زیندانەکانی تورکیای کرد. بەڵام لەو سەردانانەدا نەچوە زیندانی ئیمراڵی کە ڕێبەر ئۆجەلان تایدا زیندانی کراوە. هەروەها CPT دوایینجار لە ساڵی 2022 سەردانی زیندانی ئیمراڵی کردو، بەڵام راپۆرتەکەی بۆ ڕایگشتی بڵاو نەکردوتەوە. سەبارەت بە سەردانی نەکردنی CPT بۆ زیندانی ئیمراڵی و گۆشەگیری سەپێنراو بەسەر ڕێبەر ئۆجەلاندا سولەیمان عیسا ئەحمەد ئەندامی دەستپێشخەری ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان لە سووریا دەدوێت. سی وقتیم تن مزین روش حقوقی ایمرانی روشکا گپر آلوزه و دیجی حمو پیوان مافی مروایت دیجی حمو زاگونن نابنتویه حتی یعنی چه زاگونن هبن در حق گرتیگه هذا ایمرانی وادر باز دکی دولت اتر بحزاره گرتی سیاسی هنه بحزاره سیاست مدار هنه بحزاره چی کنه CPT واد در حق وادا کچرا پر درخستن تداخیانی تراپور سر روشاوا گرتیاجی ندانه خویانی کرن فجوه که جی اموه هلوستا CPT او نزیارت کرنا و یک جی ام شرمزا دکن و آدد واجی او بیدنگی اوی همبری تشتید زندان ترکی داد بن همبری گرتی سیاسی و گو به هلوست دمینه تدا خویانی ناده خویانی کرن او جی جه شرمزا کرنه اج آلیه ما با فجوه که جی ام دبیجنا CPT و حمو سازین مافی مروفا ایگو خود بینن بر پرسیار در حق گرتی سیاسی دا یعنی گرتی بشکل کی گشتی وقتی اون برولا خو نلیزن و اون به ارکی خواه امروایی نلیزن آباش اون خواه حل بکن هر مالی خواه چطره اون وی ملتی بخوابه. دەسەڵاتداری تورک بەردەوامە لەسەر سیستەمی ئەشکەنجە و قڕکردن لا دژی ڕێبەر ئۆجەلان. سەرەڕای بەنگاوازیەکەی بۆ ئاشتی لە 27 شوبات ڕێبەر ئۆجەلان بۆ چارەسەری پرسی کورد کە لە ڕێگەیشاندی ئیمراڵیەوە ڕاگەیاندرا بوو و هەروەها ئاگربەستی پەکەکە لایەکی ئایارەوە، بەڵام دەوڵەتی تورک لە سەپاندنی سیستەمی گۆشەگیری تا ئێستا بەردەوامە. دانیشتوانی شاری قامیشلو سبەی سێشەمبە 22 نیسان با دروشمی کاتی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلانە ڕێپێوانەیەک ئەنجام دەدا. ڕێپێوانەکە لە کاتژمێر 11 لە چوارڕێیانی عوسمان سەبری دەست پێ دەکات و کۆمیتەی ئامادەکاری ڕێپێوانەکە بۆ ئەنجامدانی ڕێپێوانەکە بە بەرفراوانترین شێوە کۆبوونەوە و سەردانی ئەنجومەن و گروپەکانی کردووە. ڕێپێوان بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان لە شارەکانی دیکەی کانتۆنی جەزیرەش ئەنجام دەدرێت. دانیشتوانی شاری قامیشلو ڕایانگەیان پێویستە دەسەڵاتدارانی تورکیا هەنگاوی جدی بنێن و هەروە دەشڵێن گەل دەبێت لە شەقامەکاندا بمێنێتەوە تا ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان بەدی بهێت. حیانا سەرۆکێ ما ڕزگار نەبیە فیزیکیان دەناو مادا گەرەست بەری وێ هین بە ماکەژی سەرۆکێ ما دەناو مادا جیان کرا
رزگار برچاوه مگود برچاوه حمود دنیای بیلی به دراو نزدیک قدیا کردی دبه اردوغان بر داجی آخافتن و خاکر گو کردک لکبه از شهروی بکم مگو بلکی معصا و علا انه تغییرات اوتی چکرن دمیج خود و لخوا و گریه جبو رندیک خوابه که لخیای تصرفی ویدا د آخافتن ویدا د کار و باره او دکه دا هین و هین خرابتر دکه او چیتر ناکه او د شهروان دکه ما چه به انسانیتی بکه هذه إنسانات الجمهورية هنا أما قد جارك دنا أم دولة أراضي بين برجع بوا بيلية وإن بينا من إنسانيتي وحقوا حقوقها كا حقوق أم دخوزن دختك وق قال لك العالم ده دولتين من الثروة بدن سد دولة ترك هني كجديات نسكافا بس لو بس كذا كور ببي بس شغلني رو سرقتين تم دستي خدري أشتي كريا لبرشف تم شاردت ناوەندی ڕاگەیاندنی پارتی یەکسانی و دیموکراسی گەلاندەم پارتی لەبارەی سەردانی شاندێکی دەم پارتی و هەدەکەوتە بەپا بۆ باشووری کوردستان و ئەنجامدانی زەنجیرە کۆبوونەوەیەک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. شاندەکە ئەمڕۆ کۆبوونەوەی لەگەڵ هەریەکە لا حیزبی شیوعی کوردستان و پارتی پارێزگاکانی کوردستان ئەنجامداوە هەروەها بڕیاریشە لەگەڵ هەریەکە لا حیزبی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستانیش کۆ ببێتەوە. شاندەکە سەبارەت بە بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان لە هەولێر لەگەڵ پارتە سیاسیەکان کەسایەتی و ڕێکخراوە مەدەنیە دیموکراتیکەکان زەنجیرە کۆبوونەوەیەکیش ئەنجام دەدات. جیامەژێ پێشتر شاندێکی هاوشێوە لا سلێمانی زەنجیرەی کۆبوونەوەی لەگەڵ لایەنە سیاسیەکان و کەسایەتیەکان لەسەر هەمان بابەت ئەنجامدا بوو. شاندێک لە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاندنی ئازاد لە باشووری کوردستان بە بۆنەی ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیەوە سەردانی سنتەری میترۆیان بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان کرد. لە سەردانەکەدا شاندەکە وێنەی هەریەکە لە شەهیدانی ڕاگەیاندنی ئازاد عەزیز کۆیلۆغڵ و هێرۆ بەهادین و گولستان تارای پێشکەش بە سنتەری میترۆ کرد. جێ ئاماژەیە میقداد مدحەت بەگ و عەبدوڕەحمان بەگ لە 22 نیسانی ساڵی 1898 لە شاری قاهرەی پایتەختی میسر یەکەمین ڕۆژنامەی کوردیان بە ناوی کوردستان دەرکرد و ئەم بەروارش دواتر وەک ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دیاری کرا. لەبارەی دۆخی ڕۆژنامەوانی لە باشووری کوردستان لا پرسە نێونەتەوەیەکاندا مامۆستایانی پەیمانگە و ڕۆژنامەنووسان پێیان وایە ڕۆژنامەنووسان پێویستیان با یاسا و خۆپەرچەکردنە لە زانیاری تاکو ئەو ڕۆڵە گرنگە ببینن کاپڕیەتی لە بەرپرسیارەتی و هەروەها دەشڵێن سیاسەتی میدیاکان کە بەشێکیان گرێدراوی حیزبن کاریگەری هەبووە لە ڕووماڵکردنی پەیامی ئاشتی بەڕێز و جەلان. لە هەرێمی کوردستانە دەتوانن دەسەڵاتی یەکەم من بەڵام پێویستیان بە هاوکاری پێویستیان بە یاسا و پێویستیان بە ئامادەکاری و خۆسازدان و خۆپەرچەکردن لە زانیاری و خۆیان پێویستیان بە کارکردنی پیشەیانە هەیە بۆی بتوانن ئەو ڕۆڵە گرنگە ببینن کە پڕێتی لە بەرپرسیارەتی بەرامبەر بە کۆمەڵگا و ئەچی سەرشانی خۆیانە و ئەرکێکە بەڕاستی دەتوانێت وەچەرخانێکی زۆر گرنگ و مێژووی لە ماوەیەکی زۆر کوردە لە بەرامبەر کۆمەڵگایە جێبەجێ بکات. گشتی ئەگە سەیری پرۆسەکە بکەین سەیری بانگەوازەکەی بەڕێز و جەلان بکەین بۆ ئاشتی و دۆزینەوەی چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان بەڕاستی جێگەی بایەخ و جێگەی گرنگیە چونکە لەوە تێگەین کە بەڕێز و جەلان یاخود سەرکردە کوردەکانی باکووری کوردستان لەوە گەیشتون کە خۆناغەکە گۆڕاوە مێژووەکە گۆڕاوە ئەو خەبات و مێژووە ڕابردوێی لە ساڵی لە ناوڕاستی هەشتاکان و تەواو ئێستا بووە کاریگەریەکانی داناوە جێپەنجە و شوێن پێیان لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستنە مێژووی تورکیایە زۆر بەواشی جێگیر کردووە بۆیە ئێستا دەسەڵاتی حکومڕانی لە تورکیا دێ بەدەم بابەتێکی لەم شێوەیە کە پرسی چارەسەرکردنی کێشەی کوردە لە باکووری کوردستان.
باپەی زانیاریەکان کەمێک پێش ئێستا ڕاکانجەبووری پارێزگاری پێشووی کەرکووک لە بەغداد دەستگیر کراوە. هاوکات تا ئێستا هۆکاری دەستگیرکردنەکەی نەزانراوەوە لە کاتێکدا لە سەردەمی پارێزگاربوونی ڕاکانجەبووری هاوڵاتیانی کورد لە شاری کەرکووک سیستەمێکی زۆریان لێ دەکرا و گەڕەکە کوردنشینەکان لە بەشێکی زۆری خزمەتگوزاریەکان بێبەش کرابوون. جێ ئاماژەشە ڕاکانجەبووری بە یەکێک لە کەسە نزیکەکانی دەوڵەتی تورک دادەنرا لە شاری کەرکووک. سعید زەرگوشی خەڵکی ئاودانان لە سنووری پارێزگای ئیلام بەبێ فەرمانی دادوەر لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کرا و بۆ شوێنێکی نادیار گواستراوەتەوە. ئەو هاوڵاتی کوردە بەهۆی بڵاوکردنەوەی ڕخنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەستگیر کراوە. لە لایەکی تریشەوە دوو هاوڵاتی کورد بە ناوەکانی زاهیر مەحمودیان و محەممەد خزری خەڵکی شاری شنۆ لە سنووری پارێزگای ورمێ بەبێ فەرمانی دادوەر لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کراون و بۆ شوێنێکی نادیار گواستراونەتەوە. جێ ئاماژەیە بە پێی ئاماری ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ڕۆژهەڵاتی کوردستان لە مانگی ئاداری ئەم ساڵدا 127 هاوڵاتی کورد و ئێرانی لەلایەن وەزارەتی ئیتلاعاتی ئێرانەوە دەستگیر کراون. کەمێک پێش ئێستا پاپای فاتیکان لا تەمەنی 88 ساڵیدا و بەهۆی نەخۆشی هاوکردنی سیەکانیەوە کۆچی دوای کرد. پاپا فرانسیس ناوی تەواوی خورخێ ماریۆ بیرگۆلۆیە کە با پاپا فرانسیس ناو دەبرێت و لە حەڤەی کانونی یەکەمی 1936 لە بۆینس ئایرسی پایتەختی ئەرجنتین لە دایک بووە. هەروەها پاپا فرانسیس کەسایەتی کریستیانی ئەمریکای لاتینە و سەرۆکی کەنیسەی کاتۆلیکەکانی جیهان بوو. گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.